سپێدا باش بینەرێن هێژا و خۆشتوی لە هەر جایەکی بینەر و بیسەرێنمانە ڕێز سلااوتمان قبول بکەن هێڤیا ڕۆژەکە خۆش یا پڕی تەندروستی یا پڕی ئێنەرژی بۆ هاوت خازم ئەڤڕۆ هەشتی مانگێ ئەڤڕۆی کەمین ڕۆژە تاقیکردنەوەیە لە قوتابخانە ئەس هێڤیا سەرکەفتنێ بۆ هاوت خازم هەر تشتێکی مرۆڤ هەوڵ بۆ بدەت ئەس باوەڕم دێ بدەست بەئینن هەنجی هەوڵ بدەن لڤ مودەیدا باش بخینن باش خۆماندیکەن بۆەوەی هەنگۆ دەستکەوتن باش هەبن و سترێس نەبن ئەس باوەڕم هەن هەمی دێ سەرکەون سپێدا باش شاکە بەیانی باش دێری زۆر سپاس لار جێگەیەکەن سڵاوی ئەمەتان لێبێ ڕۆژێکی خۆشتانە بێ پڕخێر و بەرەکەت بێ بۆتان ئەمڕۆ گفتوگۆ لەسەر دوو تەوەرەکەی یەکێکیان خۆشویستنی خۆت لە نێوان باشی و خراپیدا تەوەری دووەمیشمان باسێک لە تەواوبوونی بەشی دووەمی فیلمی باڵیۆزی مۆسیقای کوردی مامۆستا دڵشاد سەعید دەکەین لە شارێ شنۆیا ڕۆژهەڵاتە کوردستانێ مێر منداڵێکی 14 ساڵان بە کەلک وەرگرتن لە مەکینە و پارچەکانên ماتۆڕێ ئەم بزانین چ دروست کردیە ئۆتۆمبیلێکا بچووک چوارتایە یا بخۆ دروست کردی و ڕۆژانە vê ئۆتۆمبیلê بکارتینیت babê evî mêrd mindalî dibêjît zarokê min her li biçûkatî xulya bo vî babetî hebûye û li nîgarkêşiyê û berhemên destî da her xerîka drûstkirina ئۆتۆمبیlan bûye میلاد خەڵکی شنۆیە و تەمەنی 14 ساڵە ئەو ئێستا خاوەنی ئۆتۆمبیلی خۆیەتی ئۆتۆمبیلێک کە خۆی پلان و نەخشەی دروستکردنەکەی داناوە و بە هاوکاری باوکی توانیوێتی خەونی منداڵی خۆی وەدی بێنێت باوکی دەڵێ هەر لە مناڵێەوە خولیای هەبوونی ئۆتۆمبیلی هەبووە و ئەمە لە نیگارکێشیەکان و کارە دەستیەکانیشیدا ڕەنگی دابووەوە میلاد لەوەڵەوە عەلاقەی شەدید بە نەقاشی هەبوو نەقاشی جوان دەکێشان لە ماشینی لە ئەنواعی شتی وەلی زۆر عەلاقەی بە ماشینێ بوو دوای وای لێ هات کە بڕە گەورەتر بوو هاتە سەر کاردەستی زۆرتر بە کارتۆنی کاردەستی عەجیب چادەکە هەم ماشین هەم وەسایل ئیشتی دیکەشی چادەکردن دوایش کە گەیشتا و ڕادێکە وتی با بەجێندەم هەوێ ئەوانە بکەمە عەمەلی و بێن بە ئاسنی چاچیان کەم هاتە ڕاحەکانی کێشاوە ئێوە ماشینێکە دروستی کردووە و یەکیش کە بەڕاستی زۆر ئیشۆر و شۆقەکی شەدیدی لەسەر و کارەی هەبوو کە بتوانیت ئەو شتە بگەینتە ئامانج میلاد بۆ دروستکردنی ئۆتۆمبیلەکەی لە مەکینە و پارچەکانی ماتۆڕێک کەڵکی وەرگرتووە چوارچێوەی ئۆتۆمبیلەکەی بە ئاسن و بۆری دروست کردووە ئۆتۆمبیلەکەی بە بەنزین کار دەکا و دەتوانێت تەنیا یەک کەسیش بگوازێتەوە خۆی دەڵێ قۆناغ بە قۆناغ دروستی کردووە و لە هەر قۆناغێکدا کێشەکانی چارەسەر کردووە تۆڕمیزی نەدەگێر کە چیلانکی تۆڕمیزەکەم بۆ گیر نەدەکەوت وەلی ئەوەشم کە چاکێ دووەم مەرحەلە کە چرایەکەی بوو چرایەکەشم چاکێ سێوەم مەرحەلەیە ئەوەی بوو کە باکەکەشی بوو باکەکەشم کە چاکێر مثلەن هەن ئەوەندێکی تەکمیل بوو دوای هاتم بە جوزئیاتی ڕیزی ئەو ماشینەم دیقەت کرد دوای دەست خۆشی لێ دایک و بابیشم دەکەم کە بەمیان کومە کرد و توانیم ئەو ماشینەی چاکەم ئێستای تر میلاد یەکێک لە خەونەکانی خۆی وەدی هێناوە و بە ئۆتۆمبیلی خۆی بە کۆڵانەکانی گەڕەکەکەیاندا هاتوچۆ دەکات ئۆتۆمبیلەکەی ئەگەرچی لە چاو ئۆتۆمبیلی دیکە زۆر سادە و سەرەتاییە بەڵام ئەوەی بۆ میلاد گرنگە ئەوەیە کە بەرهەمی دەستی خۆیەتی و بە هەوڵ و ماندووبوونی خۆی بەرهەمی هێناوە کامیل بۆکانی کوردستان 24 خۆشویستنی خۆت واتە قبوڵکردنی خۆت بەو شێوەی کە هەیت و ڕێکەوتن لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی خۆت کە ناتوانیت بیگۆڕیت ئەمەش بەواتای هەبوونی پشت بەخۆ بەستن و ڕێزگرتن لە خۆتە واتە وێنەیەکی جوان و ئەرێنی بۆ خۆت خۆشویستنی خۆت متمانە و بڕوا بەخۆبوون و هەستی ئەرێنی زیاترت پێدەبەخشێ ئەگەر بتانی خۆت خۆش بوێت هەست بە خۆشی زیاتر دەکەیت لە ژیانتدا و فێر دەبیت باشتر ئاگاداری خۆت بیت هەر بەڕاست تۆ چەندێک خۆت خۆش دەوێت لەسەر ئەم بابەتە دلێر عومەر ڕاهێنەری پەروەردەیی لە سلێمانی لەگەڵمانە کاک دلێر بەیانیت باش ئەمەوێ بەوە دەست پێ بکەم ئایا خۆشویستنی خۆت ئەچێتە چوارچێوەی لوودبەرزی و لە خۆبایی بوونەوە
بەیانی ئەوەش باش سڵاو لە هەموو بینەران سپاس بۆ تەوەرەکەتان تەوەرێکی جوان و بەجێیە نەخێر ناچێت لە بڕێوەی دووشتی زۆر جیاوازن ئەو کەسەی کە خۆبەلزلزانینی هەیە بە دوو سیفەتی زەق ئەناسرێتەوە ئەو هەستەی هەیە کە زیاترە لەوانی تر ئەوانی تر بە کەمترە زانێ تر لە شتێک لە شتەکانە دومیش ڕاستی و حەقیقەت وەرناگرێ و خەیاڵ و بیرۆکەیەکی تایبەت بە خۆی کەوانیە لە واقعە بەڵام ئەو کەسی کە خۆی خۆشەوێ نا هەر بە تایبەت من دێ واقعەکان کە خۆی هەیەتی با بڵین لەگەڵ خۆیان جۆرە و ئەوە بیرکردنەوەی سەبارەت بە خۆی بیرکردنەوەیکی واقعانەیە و کەسی خۆ بە زلزان مثلەن ئازاری ئەوانی ترەیە باشە بەڵام ئەو کەسەی کە لەگەڵ خۆیان پەیوەندی باش و خۆی خۆشەوێ بە هیچ شێوەی ئازاری ئەوانی تر نانا لەگەڵ لەبەرەوەی لە بنەمادا لەگەڵ خۆیان کۆکە مامسا دلێر بۆچێ گرنگە پێش خۆشویستنە هەر کەسێکی مەکەیف خۆ بێت پێر هەر کارێکی مەکەیف خۆ بێتن گرنگە خۆشویستنی خۆت لەبەرەوەی ئێمە لەگەڵ خۆمانە تا ئاخیر لەم دنیاین پەیوەندەکانمان لەگەڵ خۆمانایە یعنی مەسەلەن هیچ پەیوەندێک گرنگتر نییە لە پەیوەندی لەگەڵ خۆمانە ئەساسی پەیوەندی باش لەگەڵ خۆمانە خۆت خۆشویستنە و خۆ قبوڵکردنە وەکو کاکشاکار ئاماژی پێیا خۆت قبول بێ بەو شێوەی کە هەیت بەو ڕەگەزەی کە پێی لە دایک بووی بەو خێزانی کە لێوەی هاتووی بەو خاک و نەتە و زمانەی کە لێوەی هاتووی ئەمە گشتگیر بێ بەسەر کۆی ژیان تا لەبەرەوە گرنگە لەبەری ئارامشی دەرونی یێنێت لەبەرەوەی ئەو کاتێک کە پەیوەندەکانمان لەگەڵ خۆمانە تێک ئەچێ و خۆمان خۆش ناوێ یەکسەر ئۆتۆماتیکی پەیوەندیمان لەگەڵوانی ترە خراپە بێ مەهارەی سکیڵی پەیوەندی بەستنمان لەگەڵ ئەوانی ترە خراپە بێت تێک ئەچێ باش کاک دلێر لە کۆمەڵگای ئێمەیە ئەگەر بە نمونە دەکە زۆر بگری پرسیاری لێ بکەی بڵێ چێت خۆش چێت لە هەموو کەسێک خۆشترێوێ یعنی زۆر بەدەگمەن ئەگەر بڵێ خۆم لە هەموو کەس خۆشترێ یانەڵێ دایکم یانەڵێ باوکم یانەڵێ منداڵەکەم یانەڵێ هاوڕێکم یان کەسی دڵخوازی خۆی باشە هەر بەڕازەم قسەی لە کۆمەڵگای ئێمەیە بەس قسەیەکی سەرزارەکیە یاخود بە فعلی وایە یعنی ئەو شتە هەیە لێرە خۆی هەردووکی ڕاستە هەنێک کەس بە فعلی کۆمەڵە کەسیان خۆشترەوێ لە خۆیان بەڵام هەنێکی بەڵاستی زارەکیە واقعێکی خراپ سەبارەت بەم جوملەی کە ئێمە باسەکەین خود خۆشویستن لە ناو هیزری ئێمە پەری پێدراوە کە بەلایانی نەرێنیەکەی خۆشویستن یەکسانە بە خۆپەرستی یەکسانە بۆی کە خۆت بە شتەزانی ئەهان بە تعلیقێکەوە زۆرجار بە یەکێکەڵێن وها چەندێک خۆی خۆشەوێ ئەمە لە مناڵیەوە بەرمەجی ئێمە کراوە لەسەر ئەمە بۆیە زۆر کەم ئەمان پەرژێتە سەرەوەی بڵێن ئارێکاکە خۆمان خۆشەوێ پێشەوەی خەڵکیمان خۆشەوێت کە لە ئەساسە ئەمە گرنگە ئەبێ خۆت خۆش بێ ئەبێ لە پەروەردەی خێزانە فێری منداڵیش بکرێت کە خۆی خۆش بێ چونکە هەر بەڕاستی من خۆم خۆش ناوێ نامپەرژێتە سەر خۆشەویستی ئەوانی تر و من کە خۆم خۆش ناوێ بەڕاستی لە پەیوەندی خۆشەویستیمان لەگەڵ نزیکترین کەسمان لەگەڵ هاوسەرە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ ئەوانی ترا شکستە ئێنم چکە بەردەوام چاوەڕوانی خۆشەویستی لەوانی ترەکەم ئەو بەردەوام تەرکیزم لەسەر ئەوانە کە چەنە گرنگیم پێن ئەم چۆنم خۆشەویستێ پارێزم لە ئەساسا مرۆڤ پێویستی بەوەیە سەرەتا لەگەڵ خۆیان با بڵێ ئەمە بکە خۆی خۆش بوێ ئەتوانێ با بڵین ئەوە تێپەڕێنێ خەڵکی تری خۆش بێ ئەگەر ناپەیوەند خۆشەویستێکی با بڵین فەیکە یان کاتیە یان نابێنێتەوە باشە مامسا دلێر مە ڕاوبۆچوونە خەلکییا وەرگرتی ئەم پێک و بینەر بووین ئەم ڤەدگەڕینە لایتە چێت زۆر خۆشە یەکەم کەس داکم چکە پاڵپشتی گەورەی ژیانی منە دوایە بابم کە عەشقی یەکەمی ژیانی منە دوایە بەخۆ چکە ئەگەر ئەمن ئەوانم خۆش بێ دەتانم ڕێیەکم هەبی خۆشم خۆش بێ وەڵا کەس خۆش ناوێ لەبەر کەسێکی خۆش داوێ غەدریمە لە من دەکەی خێزانەکەم کەس و کارەکەم و خۆشەویستەکەم زۆنە خۆتیم زۆڕۆکێت خۆتیم نەڤێت خۆتیم کەسە کارێت خۆ ئەمن دەتانم بە قسە بە زۆر کەس بڵێم خۆشم دەوێ بەس دەربڕینە دەڵێم خەڵک گۆرایە وە چ کەون نەمایە بیرەکەی
ئێشتا ئەو بەجێ هێشتی و هێشتا تۆ خۆشتێ و هەربیش هەریش هەر بخۆی لێرە ناومۆلیش دەکەیش ڕۆژێک شەیبی هەمووش دەوێت ڕۆژ لێرەوە چی پێڵێ هیچ پێ نادێن بەس دەست خۆش لەسەر هەموو تشتێک قبل أن نحب للشخص الآخرين پێش ئەوەی کەسانی ترمان خۆش بێت پێویستە خۆمان خۆش بێت بەڵێ من خۆشەویستم هەیە ئەو لە سینە من ئەوم خۆشەوێت تا کۆتایی تايك خوش فيها وفاء ابو هيلو تحجد كي اون تا سرنجات راکێشە ژبەر هەندێک تا خۆشت بێت ئەڵێن هەر کچێک کە باوکی خۆشەویستی و نازی زۆر باتێ بەدوای خۆشەویستیان ناگەڕە لە ڕێک وایە ئەو پیاوەتی لە بابی مندا هەیە ئەو خۆشەویستی لە بابی مندا هەیە لۆ من دەرم تەسەوڕ ناکەم هیچ پیاوەک لەو دنیای ئەو خۆشەویستی بداتە من نازانم یانی لەوانەیە بابی باشتر هەبی لە بابی من بەس ئەمن تەسەوڕی وەی ناکەم کە پیاوەک لۆ منەوە باش باشە مام سەدلێر ئەڤە ڕاو بۆ چوونە خەلکی بوو و ئەم بیستین هەر یەکە و کەیف کەسێکی تێتن ئاکا من پشتگوێ خستنە خۆشەویستیە خود کاریگەریە نوێ چنە؟ بەڵێ تاوان کەسێک کە خۆی پشتگوێ ئەخا خۆی خۆشناوێ دایمە قوربانیە قوربانیە لەبەرەوەی وەکو پێویست ناتوانێت چێژ لە ژیان وەرگێ وەکو پێویست ناتوانێت ئەو خۆشەویستی کە لە دەری شۆپی ئەبەخشن وەریگرێت و ممارەسەی بکات ئەزانی ئەمە لە دینی شا بنەمایەکی سەرەکی هەیە کە تۆ یەکەم کەس با بڵین کە خۆت خۆش بوێ ئەبێ گرنگی بە خۆت بێت و خۆت بیر نەچێ با چەندە بەخشن دەبی بەرامبەر ئەوان با چەندە خەمی ئەوانی تریشی هەبێ بە تایبەتی دایکانە بێ ئەمە ئاگادار بن زۆر جار لە تاو مناڵەکانیان خۆمە سروشتی هەموو دایکێکە بەڵام خۆیان بیرە چێتۆ شتە ئەساسەکانی ژیان کە مافی خۆیانە با بڵین بەرامبەر خۆیان بیکەن بیریانە چێتەوە خۆی گەورە فەرمێ وەلا تەنسە نەسیبەکە منە دنیا ئەی محەممەد خۆتت بیر نەچێ بەشەکەی خۆتت بیر نەچێ لە دنیا کە ئەو پەیامبەرێکە پامیە ناوە دائیمە لە ناو خەڵکایە خەڵک ئاگادارەکات و خەمی ئەوانێتی کەواتە بۆ من و تۆیەک خوش هەماشتی لە ئێماوێت خۆشەویستی بەرامبەر خۆمان ڕێز و احترام بەرامبەر خۆمان من شتێک ئەڵێم یعنی ئێمە ڕێز لە خەڵکە گرین با بڵین نیان شکێنینەوە چاوپۆشیان لێ یەکەین با بڵێ احترامیانە گرین هەر ئەم شتە بەرامبەر خۆمان ناکەین مەداخەوە ینی ئەوەی بەرامبەر خەڵکێکەکەین لە ڕێز و خۆشەویستی و لێبوردەیی کە یەتە سەر خۆمان لەگەڵ خۆمانە ڕقین ڕخنە لە خۆمانە گرین سەرزەنشتی خۆمانەکەین شتێک لە ڕابردووە ڕوویاوە لەگەڵ ئێمە بەرداوام ئەیێنین و لۆمی خۆمانی پێەکەینەوە ئەمەش بۆ مناڵەکانە گوازینەوە بە هەماشێ ئەوانی ژوا ئاکەن ئەمە زۆر زۆر خەتەرە باش کاک دلێر کۆمەڵێ ڕۆتیناتی ڕۆژانە هەیە کە ئینسان پێی هەڵاسێت لەوانە بۆ نمونە وەرزشکردنە خواردنی تەندروستە کە ڕۆژانە بیخوات و ئەچیتە دەرەوە بۆ نمونە دوو دەست جلوبەرگی جوانی ئوتوکراوە ئەمانە ئەگەر لەسەری بەردەوام بیت دیسانەوە هەرە چێتە قاڵبی خۆشویستنی خۆتەوە بە تاکید ڕێک وایە ئەین تۆ پێش من ئاماژت پێکرد گرنگیتان بە خۆت لە ڕووی تەندروستی دەرونیەوە ئەو شتانی کە زیانی هەیە بۆ دەرونی ئێمە ئابێ وازی لێبێنین مەسەلەن چەند دیمەنێکی خراپ و دڵتەزێن لە سوۆشیال میدیا و لە تیڤەکانەوە بینین یان کەسێک ئەڵە سەیری فیلمی ترسناکەم و ئەشتۆقم لێی ئەمە کەسێکە خۆی خۆش ناوێت ئەگەر بزانێ خۆی لە ڕووی دەرونی خۆی لەم شتانە پارێزێت بە هەمان شێوە بۆ جەستە کەسێک کە خۆی خۆشویست ناشێ شتێک بخوات و شتێ بکە کە بۆ جەستەی خراپ بێ هەر بەوە ئەیناسیتەوە یعنی بەم دوو نیشانەی ناسیتەوە کەسێک کە خۆی خۆشە یان خۆی خۆش ناوێت ئایا شتێکەکە کە زیانی بۆ خۆی هەبێ لە جەستەی لە ڕۆحی لە دەرونی یان بە پێچەوانەکەی شتێکەکە کە باش بێ بۆ ئەوانەی تەبعاً ڕۆتینەکان گرنگیتان بە ڕوخسار بە جلوبەرگ بە تەندروستی دەرونی و جەستەی ئەمانە هەمووی دەلالەتە لەوەی کە تۆ پەیوەندی لەگەڵ خۆتا باشە ئەگەر باشیش نەبێ ئەم پرۆسێکی بەردەوامە ئەم ڕۆتینانەوە ئاکا پەیوەندی لەگەڵ خۆتا باش بێت لەگەڵ خۆتە ئاشتەواییت هەبێ یعنی ئەگەر ڕۆژێک لەسرت قرس بوو لە ڕووی دەرونیەوە کە ئەم شتانە بکەین بۆچی خۆم بگۆڕم بۆچی لە گرنگی بە خۆم بدەم بۆچی خواردنی تەندروست بخۆم بۆچی بچم بۆ وەرزش ئەبێ بەردەوام بی لەسەری بزانی ئاکامەکەی ئەوەیە کە لەگەڵ خۆتا بینت باشە بێت
بەڵێ مامۆستا بۆ چه خۆشویستنی خۆت بە بناغی ئارامی دەرونی و سۆزداری دادەنرێتن؟ تاوانێکی لە نیشانەکانی کەسێک کە تووشی خەمۆکیە بێ ئەم تووشی کێشێکی دەرونیە بێ ئەوەیە لەگەڵ خۆیان بە هیچ شێوەیە بینی بە نەماوە خۆی خۆش ناوێ بڕقی لە خۆیەتی ئارامشی دەرونی لەوە هێت کە خۆ قبولکردنی تایە کە خۆت قبول کرد هەستی سوپاسگوزاری زاڵە بێ بەسەرتا یعنی هەمیشە پێزانین و قەدرزانیت هەیە بۆ ئەو شتانی کە خوا پێی بەخشیویت لە بچووکترین شتەوە ینی قسەیەکەی ئەڵێ سوپاسگوزاری بۆ شتێک نییە کە بایاخی مادیەکەی چەندە نا تۆ پێزانینت هەیە بەرامبەری ئەم پێزانینە گرنگە بۆیە کە خۆت قبول کرد سوپاسگوزاری دروستە بێ دوایەوە دوای سوپاسگوزاری ئارامشێت بە پێچەوانەوە کاتێک کە ئێمە پاڵی خۆمان قبول نابێ دەرگای گۆڕانکاری لەسەر خۆمان دائاخین وە ئەو نیعمەت و بەهرانەی هەمانە پێی نازانین زۆرجار خەڵکێک بیرمانە خاتەوە تۆ ئەم شتە جوانە یعنی سەیری خۆمانەکەین گومان دروستەکەین ئەو بەڕاز وایە وەڵاهی تۆ سەوتت خۆشە تۆ ئەم شتە دوایە سێرەکەی ئەکەویتە گومانەوە لەبەرچی لەبەرەوەی تۆ کێشەکە لە هزرتایە بەرامبەر خۆت لە ئەنجامی خۆ قبول نەکردن دواتر سوپاسگوزار نابی بەرامبەریان دواتر ئەوەی پەیوەندی لەگەڵ خۆتا تێکەچێ بۆیە خود خۆشویستن لە کەسێکا بەدی ناهەیە کە خۆی قبول نەبێ بۆ شێوەی کە هەیە و سوپاسگوزاری ژنیە ئەزانی چۆنە یەکشت زۆر گرنگە ئەمما لێ تێک نەچێت هەنێ بنەمای گشتی هەیە یاسا و نەریتی گشتی کۆمەلگا هەیە لە هەموو کۆمەلگایەکە منە بێت تەطبیقی کەم چکە ژیان وا ئەڕواعەتەکێتە با بڵێن مامەڵەیەکی دروستە لە شوێنێکی گونجاو ئەمە تا ئێرە ڕاستە بەڵام ئەوەی کە خۆم تایبەتمەندیم هەیە کۆمەڵێ شتم پێ خۆشە کۆمەڵە شتم پێ ناخۆشە و بیر و باوەڕێکم هەیە ئەمێ نابێت تێکەڵی ئەوە بکەین چکە ئەمە دواتر کە خۆت بە تەنیا ئەبیتەوە هەستێکت بۆ دروستە بێ ئەو بوو من ئەوم شاردەوە کە حەزم پێی نەبوو وەڕقم لەو شتە بوو بۆ شاردمەوە ئەو بیر و باوەڕم هەبوو بۆ نەمخستە ڕوو خۆ کەس پێت نازانێت بەس خۆت لەگەڵ خۆتا با بڵێن ئەم هەستت بۆ دروستە بێ کە هەستی کەمیە بنەما گشتەکان لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ خەڵکە ئەوە جیاوازە ئەوە ئەتەکێت و یاسای گشتیە بێ هەمومان پەیڕەوی بکەین لەگەڵ یەکترا ڕێزە احترامە بەڵام ئەو شتانی پەیوەندی بە شخصی خۆمەوە بە تاوی لەگەڵ کەسە نزیکەکانە ئەبێ من بیچەسپێنم بە شێوەی جوان نەک ئەوەی خوا نەخواست دڵی کەسانی تر بێشێنم بۆیە ئەوەمان لێ تێک نەچێ من بیر و باوەڕم بۆ چوونم ئەبێر خۆم بم نیکەم بە کەسێکی تر لەبەر کەسانێکی تر چکە و کەسانە زۆرترین ئازارە چێژن ئاکتی ئەکەن شتێکن کە خۆیان نین باشە کاک دلێرەگەر باسێکی پەروەردەی خێزان بکەین چی ڕێگایەک بەکاربێنێ لەگەڵ منداڵەکەیدا پەروەردەی بکە کە وای لێ بکات نۆرماڵ لە داهاتووە خۆی خۆش بوێت احتیمام بە خۆی بات وە جیاشی بکاتەوە لەوەی کە ئەوە لوودبەرزی و لە خۆباییبوون نییە بەڵکو ڕێگەیەکی ترە ڕێگەیەکە بۆ ڕێزگرتن لە خودی خۆی پرسیارێکی دقیق و جوانە بنەمای خۆت خۆشویستن پەیوەندی لەگەڵ خۆتا باش بێ لە خێزان و دەست پێەکە لە خێزانێکی ڕێکخراوە و بە عەمەلی و بە شێوەی کردداری ئەمە مناڵ وەرەگرێ بەڕاستی کاتێک خێزان ئەمە دروستەکە خۆشویستی خۆی نۆرماڵی ئۆتۆماتیکی لە مناڵە دروست ئەبێ مەسەلەن تۆ مناڵەکەت ئەبێ ئەوەی تێبگەێنی بیخیتە بیر و باوەڕە کە مناڵێکی جوانە و مناڵەکەت تایبەتمەندی هەیە لە مناڵی تران نییە مناڵێکە تایبەتمەندی هەیە کە ئەو تایبەتمەندی لە مناڵی تردا نییە توانایەکی هەیە کە لەوانی تران نییە ستایش یەکەم وەصفێکەم بۆ ئەو شتانی با کەمیش بن کە ئەنجامی ئەدا بۆ ئەو شتە باشانی کە هەیەتی و بەردەوام سیفەتە باشەکان و تایبەتمەندێت تایبەتەکان کە لە مناڵەکەی منا هەیە بیری ئەخەمەوە بۆ ئەوەی هەستی بەراوردی و با بڵێن ئەوەی بۆ دروست نەبێ بە پێچەوانەوە دایک و باوکێکەن بەردەوام چاویان لەوەیە کە مناڵەکانی تر چی برازا چی خوشکەزا دراوسێ خزم چۆنە مەسەلەن مناڵەکە نمرێ وەرەگرێتەوە هەشتی ناوە لەدا ئەم دایک و باوکە لە باتی دەستخۆشی پێ هەڵدان یەکسەر ئەڵێن ئەی ڕەفیقەکەت چەنی هێنا
ئەم هەستی بەراوردکارە یەکسەر کوشتنی خود خۆشویستنە. ئەم مناڵەوەکە ڕەخنە لە خۆی بگرێت لۆمی خۆی بکە لەسەر ئەمە کە ئەمانە دژی ئەوەن کە ئینسانی خۆی خۆش بێ. بەداخەوە دایکان ڕۆڵێکی نێگەتیڤە گێڕن لەوەی کە مناڵەکانیان خۆیان خۆش نەبێ. مەسەلەن چێ شتێکی خراپ دەرەچێ یەک دنیا لۆمی خۆیەکە. هەڵەیەک لە دەستی ئەنجامە درێت بەرداوام ئەیڵێتەوە. میوانێکیانێ ژوورەکان ڕێکخراو نیوەکو پێویست تا چەند سەعاتی دواتر هەر ئەیڵێتەوە ژوورەمان بوا بوو ئەم بوا بوو. 3 ساعت خەریکی خواردنێکە بێ سفرەیەکی باشی ڕازانۆتەوە هەر بەجددی بە میوانەکان ئەڵێ ئەکرا لەمە باشترتان بۆ دروستکەین لە کەم و کوڕیمان ببورن. ئەم منداڵە سەیری ئەم دایکاکە ئۆتۆماتیکیان وا دەرەچێت. یعنی چی؟ یعنی خەڵک بەس ڕازی بێ بەس خەڵک لەسەرمان کۆمنتی خراپ بنێن خۆمان هیچ با خۆمان بیرچێتەوە. ئەتوێ مناڵە دواتر خۆی خۆش بوێ نە. پێچوانە دایک و باوکە بێ مناڵ فێری ئەوە بکە ئینسان بوونەوەرێکە تا ئەو کاتی ئەمرێت لە هەڵەکردنایە و باشترین شتەوەی هەڵەکان چاکرێتەوە و دانی پیا بنێ و لە هەڵەکە تێبگا و دووباری نەکاتەوە نەک ئەوەی ئینسانی بێ هەڵە ئینسانی بێ هەڵا هەیە لە شتیوانی ممکنی ئینسانی کامڵ نیە ئێمە هیچ کار ناگەین بە کامڵ بوون ئێمە بەردەوام لە ڕێگەکەین بۆیە بەڕاستی دایک و باوک ڕۆڵێکی گەورەیان هەیە لەوەی مناڵ خۆی خۆش بیە و باوەڕی بەخۆی بێت چونکە باوەڕ بەخۆبوون و خۆشویستن دوانەیەکی لێکدانە بڕاون من ناتوانم متمانم بەخۆم هەیە باوەڕم بەخۆم هەبێت لە کاتێکا کێشەم لەگەڵ خۆما هەبێت. بەڵێ مامۆستا دلێر لە ستۆدیۆ سلێمانیە زۆر سپاس کە توت گەلمەدا بووی. سپاس بۆ ئامادە بوونیت. لە مەراسیمێک وەک وەفایەک بۆ ئەو خزمەتەی نووسەر و ڕەخنەگەر ئومێد عەباس ئیبراهیم کە ناسراوە بە ئومێد ئاش ناکردوێتی لە کتێبخانەی گشتی بە ئامادەبوونی خانەوادەکەی و بەشێک لە نووسەران و ڕووناکبیران ڕێز لە ماندووبوون و بەرهەمەکانی نووسەر گیرە. نووسەر لە تەمەنی 45 ساڵیدا کۆچی دوایی کردو و خاوەنی 100 کتێب بووە کە 7 کتێبیان چاپ کراوە. مامۆستا ئومێد لە ساڵی 1955 لەدایک بوو هاتە دنیاوە و لە ساڵی 2000 زۆر بەداخەوە لە تەمەنی 45 ساڵیا کۆچی دوایی کرد. بەڵام من هەرگیز ناڵم براکەم بە 45 ساڵی مردووە من ئەڵێم براکەم 450 ساڵ تەمەنی بووە ئەگەر هەر ساڵێکیشی بە ساڵی هەتاوی حسابکەی ئەکاتە 4500 ساڵ. بۆیە ئەو قسەیە ئەەکەم لەبەرەوەی من دەزانم کە نووسین و خوێندنەوە چەند لە توانای ئینسان ئەبا چەند تەمەنی کورد ئەکاتەوە بەڕاستی لەبەر ئەوەی نووسین ئاسان نییە لەبەرەوە براکەی من تەمەنێکی زۆر دوور و درێژێ بووە 22 ساڵی ڕێک لە تەمەنی مامۆستا ئومێد لەسەر کورسی خوێندنەوەی کتێبخانەی گشتی دانیشتووە بە فعلی نووسیوێتی ئومێد کاتێککە دنیای بەجێهێشت خاوەنی پرۆژەیەکی سەکتێبی بوو خۆشبەختانە 7 لەو کتێبانە بە چاپگەێنران و بە دنیای خوێندنەوە گەیشتن. ماوەی 2 ساڵە لە هەوڵین بۆ ئەوەی کە ئەم کورسی خوێندنەوەی ئومێد ئاشنا بگەڕێنینەوە بۆ کتێبخانەی گشتی. مەبەستمان لێی ئەوە بوو کە ساڵانێکی زۆر ئومێد ئاشنا سەردانی کتێبخانەی گشتی ئەکرد یعنی بە شێوازێک بوو کە بڵێن هاوڕێ و دۆست و کەسەکانی ویان ئەزانی کارمەندی کتێبخانەی گشتیە ئەوەنە لە کتێبخانەی گشتی ئەمایەوانێ. فیلما باڵیۆزا مۆسیقا کوردی لە بەرهەمهێنانە مامۆستا ئەحمەد زاویتەی بەم زوانە ئامادەی پەخش دەبیت بدڵنیایەوە لە کورسان 24 دەهێتە پێشکەشکردن ئەو فلیمەک و کارکتەرێکی سەرەکی مامۆستای بواری موزیک و
گۆرانیەک و خزمەتەکە بێکۆتا بە هوەر و موزیکی کوردی کردیە واتە دکتۆر دڵشاد سعید لە ستۆدیۆ دەمێڤاندارێ پرۆگرامێ بەیانی 24 بیتن و دگەل مامستا ئەحمەد زاویتەی بەرەمهێنەرێ vê فیلمێ هەنگەلێک بخێر هاتن مامستا گەلە بخێراتی مامستا دڵشاد مامستا بڵە ئەس پرسیارە خۆڵ تە دەست پێ بکەم هەردەم وەختی ئەم دبینین یان ئەم ببیستین دەبێژین مامستا ئەحمەد زاویتەی یعنی دوبارێ سیاسەتێدای شۆڵ کردی توێرێ خزمەتا کردی چاوا بوو تە ئەف فکرە بۆ هاتە تە توێرێ ڕادەست پێ کردی بیرۆکەکان و بوو بله سپاس بۆ vê derfetê ku ez gel heve kom kirîm gel Diktor Dilşadî ku mamostayekê mezin barê musîqê da û ye yani hekû binstêreka mezin nav esmanê hunerê Kurdî nasrawiyeka mezin wergirtî ser astê cîhanî ser astê erebî dem berî hingî ser astê herêma Kurdistanê û Duhokê bi taybetî Ez rasta min 20 sala wek bi sporiya mîdyayî Cezîre bi taybet Cezîreke berî hingê 10 sala jî mîdya lokalî me karkirin bi sporiya 30 sala ya mîdyayî 20 sala Cezîre zorbey ew karê min karekê siyasî taban ser herêma Kurdistanê bes her nav wî karî da gelek karê dî jî me kirîne karê mesela behsê sînema Kurdî behsê keltorê Kurdî behsê hunerê Kurdî behsê dahatê Kurdî hemî me bû Cezîre çêkirîne bes barê dokûmentara da 4 dokûmentar mı bu Cezîre çêkirîne yani ew baraptir barê siyasetê dana çûku ser Kurda ye êk ji wan dewletaçiya du jî ser kesatiya Malam Musa Barzanî wek çîroka şoreşê û çîroka peywendiya û dîsayekê taybet me çêkiriye ser Kurdistan piştî 100 sala şisayî kizbîk ev çare me bû Cezîre çêkirîne yani wek Cezîre hatîne weşandin filmekî dî jî bû wek ew dî me çêkiriye berî nûke rêka çelê anciye deyk rêka ravê da ser ew rêka kuçrava sala 1991 çêbûyî me kom kiriye geriya Şingarê ya Rojava hemî me pêkî ve kom kîne filmekî da baraptir li YouTubeî hatiye xwarê ew jî taban deng vedaneka mezin hewil televizyên Kurdî jî hatiye xwarê û êk du film bu hikûmetê çêkirîne sala 2013 û 14 ser Kurdistan çîrokeka serkeftî ev hemîyeke bexdênit barê de bes piştî me Kurdistan 24 mi viyaye ew bisporiye kar bînin bû materyalê me xwe yê Kurdî êk ji wan tiştê ku gelek min hizir têda ke taban min filmekê dî jî çêkiriye ew jî baraptiriye musîqî û şiirî ye çîroka welatê min ew jî televizyên Kurdî hatiye xwarê ew jî têkelkirdineke navbeyna mêjûyê û karakterê hespî hespa karakterê serekî me wergirtiye û musîqe sebare Diktor Dilşad Mihemed Saîd taban giringîdan vê kesayetiyê şanazî ye bu her kesekî min xwe yani bi xwe wek şanaziyeka mezin dît ku ez şêm ew bisporiya me heyt vî barî de kar bînim ji pê xemet giringîdan û ser jiyan û kesayetî û bisporiya Diktor Dilşad Mihemed Saîdî û wisa çûmê ku me niyete ev filmê têne çêkirin ku çûku ne êk bitiniye dimine 4 beş nukem beşî duê tamam bûye beşê sî û beşê çarê yani me divêt ev filme wekî merceekî lê bêt akî wekî ewdiyekî mewsuekî lê bêtin ser kesatiya Diktor Dilşad Mihemed Saîdî çi dest pê kir ji biçî katiya wî heta çe peymanga hunerê ciwan bexda û ji peymangera hunerê ciwan heta gehişte çêkirina tîpa Kurdistan efan tîpa Duhok ya musîqê û piştî hingê piştî çûye ji derve û giringîdan bi akademîkirina pisporiya xwe pitir li ser astê cîhanî û heta ku simfoniya Şingar û simfoniya pêşmerge û heta ku dîmahîk berhemeyî ey reqîb me divêtin evê xweş sifrê dest pê bikein wextê şinî dibît û şinî heza musîqînik çê dibît û çawa dest pê kiriye û ew zirovê te ra borî û jîngehê wî bi nemala wî çawayê harîkar bûye bû wî û çawa wî wextê ev mewhîbe dîtî mewhîba musîqînî xwe her biçî katiye giringî xwe kiriye xudan vê mewhîbê yani êk işxalet gelek yani cêhnêrbendiyê ye nisbet min ser kesatiya Diktor Dilşad piştî filmî ku min tê îna derê ku ew geleka xwe kiriye xudan mewhîba xwe gelek xudan mewhîbe hene nav Kurda da nav me da nav alemê da bes xwe nakene xudan mewhîba xwe çavê xwe nadane mewhîba xwe diktorî xweş vê gav heta vê gavkê jî
يعني يخو كل خدا في موهبة وأف موهبة بيش أخستي يا أكاديمي كري ويا برفرة كري ويتشتني إنات نافضة حتى جايش تفريمه دكتور دلشاد وقت ما مستاي من وقت الإعدادية وقت هاتي أسهل بجارتيم إكش وان بتشيكا وان منالا بو كورسي تيبا خود وقتي دا أس معجب بكسياتياوي وبشتي از گهشتی ما وی قیناغه و کروجنا موانه کنا وقت فیلم سازک مفیای از پیچه که مافه و کساتی بدمه اما بو پالدر بو من که از فیلمی سر دکتر درشاد محمد سعیدی چکم کاگ احمد اسملای ما مصادل شاد ما مصادل شاد بوچونی خود درباره فیلمکه چیه او دوکومنتاری یعنی اسا بشی کمی دروست کراو بلاو بو بشی دومیشی و آماده بو بلاو کرنەوە یعنی لە هەموو شتێک ڕازیت شتەکان بەدڵی توێ لە ئاستی و گەورەی جەنابتایە بەڕاستی یەکەم جار زۆر سپاسمان دەکەم کە من لێرەم ئەمڕۆژ بەشداریم لەگەڵ مامۆستای گەورە کاک ئەحمەد بەنسبەی من تا ئێستا هیچ بەو شێوە نەکراوە کەوەندە بە قۆڵی بچینشەکە ببێنن تقریبن جێگایەک هەوڵیان داوە هەر جێگایەک نەمێنێ بزەبت لەکوێ بووم لە منداڵیەوە لەکوێ نەبووم بچنە ئەو مەکتەبێک کە خوێندو بووم چەندی برادرم هەبن ئەوانێک کە شتێک لە من دەزانن لێرەوەی موزیکە لە ڕۆژیانەوە هەموو پڕیان کردووە تا ئێستا تەبعاً هەر ئیشێک نییە بە سەد بێ بەس تا ئێستا بەڕاستی ئەویشێک تەبعاً بێجگەلەی کە چووینە لێرە کە تەواو بیمە چوونە خوێندنێ دەرەوە لە لەندەن لە ئەبەرستوت ئەو هەموو جێگانە تەمان لە ئەڵمانیا لە بۆ حتى جامیعی زانکۆی مۆزارت لە نەمسا کە مامۆستاکانی خۆم هەم لە بریتانیاش لێقایە لەگەڵ ڕەفیقەکانی من ئینتەرویویان کردووە لەسەر ئەو شتانی کردە بەڕاستی تا ئێستا بەو دیتالیرتە تەمعان هیچ لەبەروا منیش چەندی من توانیم کە هەری کار بم یارمەتیان بدەم منش تەمان هەوڵم داوە کارشێفەکانی خۆمی کۆنیش تەمان بە ڕێگەی ئەوانە زۆر شتی کۆن دەرچووە کە من بەخۆشم نەدەزانی ئەو شتانە هەن باشە مامۆستا دڵشاد دەمات ڤیدیۆ کۆمنتاریەدا تو هەواڵێن خۆت بینی تەمەنەکیت گەلتەدا بووی بەحساتت کەنتە چ ئەحساسێک هەیە چ پێنەوێت وەختی هەفت شتە تێتەگرن بیرهەواریەتێت گەمن تێتە مرۆڤی یعنیش بلیک و ڕەفیقاتی یا خوشک و مرۆڤ گەل برادەرە برین بەس ئەو هەندێک جارە ڕەفیقاتی بوویە پشتەکەم مەزن تەمەن ئەف دوکومنتاریە هوساک و لەبەر مرۆڤێت کەسجی مرۆڤ پتر بیرانیت کەتن کانێ دوێ وەختیدا کانێ چەند کەس ڕاستیانە چون بۆ هەندێ و چەند کەس ناڕاستیانە بڕاستیژی تەمەن ئەس گەلک سوپاسیە کاک ئەحمەدیت کەم بۆی کارێ مازن کردی شتی من گوتی بەرین کە حتانو کەکەیم جارە هەندە تەفاسیلت مەزن یت هیرۆ گر یت هاتی نەکردن لەوەژێکی تەبعاً بوو من پێ خۆشحاڵم ژی کوواس تشتە بسەرکەفتی ئینشاڵڵا بدەرکەوتن کاگ ئەحمەد ئەمەوێ پرسیارێک بکەم دروستکردنی ئەو فیلمە و کە لەلایەن بەڕێستەوە بەرهەمهێنراوە دۆستایەتیتە لەگەڵ مامۆستا دڵشادا یان هەستکردنە بۆ بەرپرسیارەتی کە لەسەر شانتە بەمانایەکی تر بۆچی خۆت کاری بەرهەمهێنانت بۆ کرد یعنی بۆ ئەو پۆزیشنە و تەسلیمی کەسێکی تر نەکرد وەکی من گوتی بەری پرسیارەکە و من ئەف بسپوریا من هەیت ڤیباریدا و جەزیرە من وەرگرتی من بزەبت بیزات مەبەستم ئەم دیکومنتاری مامۆستا دڵشاد بۆ حەزت کرد خۆت بیت تەوان بۆ بزانین من کارەکردی شەر دکتۆر دڵشادی بوو جەزیرەی چێکری ئەو جیهاتیا خار و ئەدبێژم حتا پترش ملیۆن مرۆڤە يديتي او برهام ابد جزيره عربي من تشيكري هرشان دا يكورتن 3-4 دقيقه بس جزيره تشكي جرينج يعني تشكي 3-4 دقيقه طيب بس كاساتيا دكتور دلشادي في اقتصادي ما كردستان 24 مفيا اس تشيكم مفيا اس خو بيو اركراب مراست الشام برادر الدوكيومنت باش معي دوكيومنتاري ام برادر كدي بس بيتن او نیاسینا من سر کسات یا دکتر دلشادی او کوس وقت قطابی و ملچاره اعدادی خوشوی گفت که از سیدایت نیاسم از یکش اندام تیبایی بوم یا کورال وقت چکری الدهو که بهندک آهنگ طبعا من سال 81 من 82 بو بالضبط بیرامنا ایتن یک شوان سالا بو که قال دست بکری هنگ از یک بوم شوان کس آن شوان وکی هر گنج جحیل که کرد وکی هک مراهقه که کرد
معجب بيت بموسيقى سيداي دلشاد القليب بيتن تيبا او تيباوي درسكري دهوكيكو دهوكي باجرك جبير كريبو باجرك كاس نظاني دهوك تشيا تشنينه توی وقتی دا باجره که بینت یعنی ناسیار بکسر آست عراق بکیت ایکم هر بریکانه کاتی دا بجدار بویا ایکم بویا هر فیستاوالا کاتشویتی دا ایکم بویا وکافیش هر وی وقتی ما دکتر دلشاد که قدوه کی برای خود دایه و کی کسی که گله که مازن و طبعا ما سروی مازناتی بوچی چونکو بردوام خو موهبه خو ماستر لیکر پتر لیکر چالاکیت خو پترتر برن سر وقت دست بیکر سر آسد دهو که بتنی پشتینگر سر آسد عراق خرکه پشتینگر سر آسد جهان خرکه روش بروش و سر همین آسد عالمی جی تعامل قال دكتور دلشادی هاتا کرن و کسی که مازن و کسی که یعنی بلیمت دباره بسپوریا خدا صابوی ما جوهره کو موسیقى بو اما طبعا والمكر كو اسخب كيف خوشي وبخوش حالي اسفي شو اللي بكم بمخوش بو ومن قلت كجاري قال الدكتور باعتبار بيانديك باش ما هي دكتور درشاد ايش صفاتي اوكو زيب زي رازينا بيت سرهمي تشتا زيب زي رازينا بيت سرچاف بكتنا زيب زي رازينا بيت كو آهنگ بكت زيب زي رازينا بيت كو بشدار ببيتن چونكو مروفك جلك دقيقه جلك حساسه حتى صدش كاري رازيدا بيت كو فعلا افشولا دي ارمانجا خو اينيت و دي كوالاتيا كو اوج رازي بيت بكتن بجا وقت ملقال اخفتي ورازي بنا خو دربري اجي طبعا بخوش حالي و وبگرم و گوري و امشينت نافي شو راسي افشولا جلك برفرها اد بيش مثلا چند دولتا تصويري هاتيا كرن الكردستان بغداد الايران التركي الالمانيا بريطانيا التشيكي الفان عرض خرقه طبعا هندك لقاء ما قال هندك كساتيا كرين ام نشنا بيهينه ما بريك دي ناجرت قرتين ما هنارتين اف هنرمندت عرب وهندك شو بيتشكت مايند يعني عمل حشد صاليه ده قلت وقت صارت حفتي هذا دكتور دلشاد قال يا شركي كسات يا دكتور دلشاد اخفتين هنرمندت عرب بنافو دانك ايش سترامبيجاش اكتراش او هر کسی که دلشاد دیتی قیناغه که جیانه دا کو تعامل قال دكتور دلشادی کری ما محاوله کری خوب گهینینه بحث دكتور دلشادی بکد هاولت في الدهو که هاولت في اربیل هاولت في السلمانیه هنرمندت کردت مازن کو همین کوی سر آخفتین از بیشم کاره که گله برفرها گله که میدانیان صحافی فیلمی گله که مازنه و دیسا و کیراتی کوبچینت کساتیا دکتور دلشایدش بچیکاتیایی کو برایتویت مازن حوالتویت مازن مروفتوی کو وصفه بچیکاتیایی بکنی کاچابو جدیر کو موضوع موسیقی وک شخصیت و کساتیا اوی مروفی وجاج برهنده يعني ام قلق برفره وبمازنه وبجرينجي يتشينا وهي في دارين ام شين يعني حق في كاساتي بداينت في فيلمي ده مامسا احمد مامسا دلشاد پنجا في سال پیش نوکات اکاردیونا جنی ویدیو کات آماده افکارت ما آماده کدیم پیک و بینر بینو ام بگیریم او یکش انجامت بکورینت مع کاساتی های مع او ویدیو دیتی دکتر شاید بیدا فای کم جلسه بینم پشتی 55 ساله ام پیک و بینر بین مامسا مجوا في فيديو 55 سالن دوم بحثان دب كدما تو فيد بينه چته تهزراته و تو خوشت بیا وی کمین جاره پشتی هنگه استبینم باشه چا تو توی سردمی دا فیر بوی ایکش باشید وی دوکومنتاری هاشتی که سید احمد گوتی افتشتی توسط براستی جایی که احتمال نبون من الديجي كما بردست مجنات كفت طبعا تشتي قالك بركاتي ترجي ان شاء الله ديتن بو بارتا دوي للبغداد مثلا عندك صحبات كثيرة بس بالنسبه لي اسفام كرديوني مبخوف خوش قط نزاني كو تشاول من دا شامل ندا بنفتن يعني حتى وقت برادرت ملت موسيقي ابراهيم النديتي نميا قلت بي عمري توصل ده مجن حكم نقول بوا صالح صدام احتمال انا شباب في طبعا ديتني وفي حتى بو جهداريه جيك بو من تشتكي براستيجي قال كما زعما اي كيف من فيلم كيفن كو اس التلفزيون هنجي مثل بو
كواس كردين اللي بدم كواس خب كل خبهم كم تشاولي دوي وقتي براستي شيء جالك مازنا بأيكش مفايد في دوكومنتاري شتيت كيفن شتيت جالك البغدادي طبعا أبخب أحمد شوفوا مع فنون جميل هنجي يا هنرمندة جوان كل ويري قال ما حدا كري قال خلق الويري كري أصل أنا كده بيجم دولمان ديا في حتى طبعا يا سياجي بيت يا شارجي بيتن چونكو چونه دولة أوروبي جيك براسيش قالك شكل دولت هي دارين كو دركبت باشا مامۆستا دڵشاد لە دوای ساڵانێک خزمەتکردن پێگەیاندنی جیل لە دوای جیل ئەم هەموو خزمەتە بە هوەری کوردی بە تایبەتی بە کەمانچەکەی دەست هەر بەڕاستی ئەمە ئەو بزانم هەست بە ماندوێتیەکەی یان بەشی ئەو هەموو خزمەتە وەرت گرتووەتەوە پرسیارێکی جوانە باڵە لەبەرچی دەرن پرسیارێکی جوانە تا ئێستا منداڵەکانم لەگەڵ خێزانم زۆر گلەی دەکەن کە من تقریبا زۆر کار دەکەم تا درەنگی شەو بەیانی زۆر شاڵەسم هیویدام تا من حەزەکەم زیاترش بۆ ملەتی خۆم ئیشەکان بیکەم چەندی بتوانم بەس حتمما طبعا عمرە ئەبێ لە ڕۆژێک لە ڕۆژان تۆزە بێ دەڵێن پرێمز یعنی باوەلگرم تۆزە ستۆپەکە بیکەم تۆزە یعنی بە تەمای مامۆستا شتە ئارە وەڵە جاری حتا ئێستش قوەتی داوە تەمەنت پڕ لە خێر و بەرەکەت مامۆستا ئەحمەد بەحسان دەکرد گوتی مامۆستا دڵشاد یە هەستیارە زیبزی دەرناکەویت زیبزی تشتا قبول ناکەت دێ مامۆستا ئەحمەد هاتیە دەفتە گوتی من هزرەکە هۆسا هەیە ئەس حەزکەم دی کۆمنتاریەکە هۆسا چێکەم بەرهەندێک و تەڵەبێت تەبوو تەقبول کردیان تەزانی مامۆستا ئەحمەد شۆڵێتی گەلک باشن و ئەوە نوکە هاتیە چێکردن و بەشێ دوێ قەرارە بێتن دیفوێ هەندێ ئەوە تە هەزر بۆت کرد و بەلێ مامۆستا ئەحمەدێت تشتێکی هۆساکەت شبينه طبعا ياسينا ايكي كاك احمدي وقت بحث كري يا كيفن جبلي وي ماني بشتينجي ماني مديد كالت وي تشوانينا كاك احمد مجبرنا كاين كردستان وكرد بالنسبه دولة عربية هاتن ياسين براستي بوجود ويل دفر كردستاني او تقاريرات وروبورتاج دوي سر كردستاني شي كرين يعني لازم هر كسك بزانتن عربا كرد هو فبيشكل ناس بس خلقي جديد كم نبعث خلق انتلكتوال كم افرو لا وقت مديدي كاتشت كاتشناكتن وجدل طبعا يديار جدل كارتير هستيف شون متكير طبعا وجبل عندنا فيسينة توي سر كرداتي يعني بروحك جدل كاردكتن هر كسك طبعا حسكم وقت بظانم كوج دل كاردكتن المعرسي تاس ممنون مش قالوا كار بكم هر كسك يبتن كاك احمد قالك جديه او جدياتي او يجولي طبعا او جامري طبعا جهشتي في مثلا في اوديه يبخو قد هر في حكاري خو ترخان كم كو من هندي كار كربتن اسحس كم دم في كاري وجت بينا بيجيك اجي طبعا ممنون بمشوي كو افكار دسبيكري نسبه من حطانو ك براستيجيك او ويكري قالك كربو في دوكومنتاري كوبشتا هي يعني قالك هاول دست خوب كتا هر كسكي چندي ديرو نزيك بتن حتى بانترفيو بالتلفزيون هرمي قوي حاضر بو دي فريقين تيمي كفريقين ويري ايران بتن بريطانيا بتن ويلز بتن ان نمسا بت هبيا تمن دريجي بها هر دفات خازين كاك احمد بتشينو لاي ديكومنتاريك او اكتراني بدر لما مصادل شاد او اكتراني كبجدارن ياخذ اواني بشتي كاميرا اشتنانت تو لسر چه اساسيك بريار داوا كاوان بجدار بن بۆ نمونە قسە لەسەر گەورەی مامۆستا دڵشاد بکەن طبعا جبليك فيلم سر دكتور دلشادية دكتور دلشاد ايك شوك اندام تيما كاريجي لقال مكار كري يعني وقت دباره هندسة اندازه كرنا دنگي دا دباره حتى دانا زراخول سر سيناريوي ما فيلم قالك قيناها خلاص كدي ما تسليمي كري كو افخو بري خوب داتو دستکاری بکت جرازی ویچکو اوجی هنرمنده که مازنه تکنیکاره که مازنه دوباره دنگی دا کسنا گهیتوی کو بزانیتن چکو چند دنگ تکلن دنگ موسیقی دنگ نشلا ساندیا دنگ قصه کرا نویت آغفن دنگ منه او همی دنگن او هاری کاری که مازنه بمکری کو وک اندازه دنگی وک حتی پیدا کردن ارشیفی سروی دوی فیلمی دا همشیاین گلک جبلی اف پارچه موسیقی کو ما پیشا منیشا بینرت خدا هندك تشدي جلك يسرنش راكش سركسات يا دكتور دلشادي ما إينا مثلا إكشوانا
چه هرمز ناوی سیدا سعاد هرمز سعاد هرمز دامزنر رادیو میدیا عراقی يعني وبر وبر وسروك دستيا كاري الويري برنامج هاي تورد موسيقى دكتور الشادي سر تلفزيون عراقي دبينيتن برنامج خوي تايبت سر كساتيا دكتوري وسر موسيقى دكتوري تاو بخوجي كسك اكاديميا دنجي ما يحصل كري يعني دنجي بدسمه كاتيت اغفي سر كسات الدكتوري برنامج عدسة الفن عراقي هاي سر دكتوري آخفتي أو يبدأ سمكاتي أفتشت نادرا يعني هكذا بيت أفل ما نبا احتمال أفتش برزة ببانا ما يشاء وتشخرب دي دسخو ببيني سبارات أو كسديتري أو هاو كاريا ما بوينا هاو كاريا ما كري بفيلمي إكشوان سيدا أديب شاركي كونو كي يكتبه كم مازن سر دكتوري تشيت كذا بتشان صالة يبيفا يلقى دكتوري تجيت يعني تشيت قرية تشتهمي همي شالكي الدكتوري الأوروبي أو حاضر بيتن والبغداد يعني قلبه متابعة كساتيا دكتوري كتبك يشيت كتبك السروي مثلا أو كساتيا دكتوري مثلا سيداي مؤيد طيب مثلا وك هنرمندك وكش هوزانفانك دهوك وك نزيكي كسيداي دلشات أو ديسا أفيد ديتر مثلا في بغداد هنا العرب أو الجرش الكلمة إينا هنا شو خوب خارج عراق ما إينا كردستان بيشتو شهر استوديو كسام شهر ما شاف كفنا قال كريم يتهين أبد موسيقى دكتوري صولة كمان بولدين عراقي وكي فاضل عوادي وكي ما إذا نزهت بعد بيشم ما إذا نزهت أفخر ما يعني شوف بكفنت بالكرين طبعا الدكتور قال لك واسطاندي مثلا عندك موسيقيه هين صارت حفتيوي لدين بتلفزيون عراقي ما او موسيقيين ما هنا استوديو اخو كسام شباب ما نفس الموسيقى اللي يبدا ما يتكلكرين يعني شو لك راستي يخوش يبزح مد وقال لك ويخوش بو طبعا او خلق مليقه قال كي همي بحث دكتور دلشادي كان همي شرزانة كساد يا دكتور دلشاد مثلا سيدا انور قراداغي وكمانجانك البغداد كاتشاوبو ويشتوي هو شوان برور قالك عن نوفتاناش احتمال حتى سيوبينش كساتي بترجد بيتن ما تشوف بكفني قال كنيسة كساتي يا دكتوري يتآخفتين الهمي يدهو أربيل السليماني بغداد الجدرفي ولاطي هرج هيك هابيتن ما باش ما دماغي يجي في معنيات سر او كاريجرياه موسيقى دلشاد سر خلقي بياني خلقي ما خلقي فيري خلقي عرب كتشل وانا كريا موسيقى دكتور دلشادي ما تشوف كلام قالك وان كساي كرين كو هندك شوانا دكتور دلشاد نديت يجي بس يتكاريجر بموسيقى دلشادي اكشوا كمان جنك المانيا بيجم بولونيا بس المانيا جيتن يعني موسيقى دكتور دلشادي لدت الاسطنبولي يعني كفوك ما تبيشم ليدة الاسطنبولي صاحب اسطنبولي يعني بيا مشهورترين موسيقى سر اصل عالمي انه كاو موسيقى ما يقال قالوا يجي كري كو بحسي كو تشا كارير بيا موسيقى دكتور دلشادي بجاوسا ببورة بحسي موسيقى كير دافش ملا مامسا دلشاد مامسا او موسيقى نشتيماني او ابو سرود عراقي بهات يدانان دم ام همي گوله بين دست لدل پر احسار پر انرژي ام گو خود دين بلام بچا گو خود دين ام بگرين اس بسياره كتايبت التبكم مامستا اف موسیقا هندا تجي انرژی تجي گوه مروه تجي که لحسته نشتیمان پروری چاوا بوده ها تا چاوا بریاردا که سروده که هو صبو هنر او ای رقیب دابنی يعني چاوا او هزره بوده هات براستي اوجيك بريكا كصدفة بو از المال بون افيت الجال بجنة ريبابليكان غارد افيت الجال فرنسا يت فرنسا هنجا اودي
سەرۆک ئۆڵاند بوو ناوەوی طبعا دۆستاتیژی گەل کوردستانی و سەرۆکیت مەهابوون بەژە زیارەتە کاک مەسعودی بوو تەلەفۆنامی کردن ئەوێت موسیقاوی لە دەنیێت ڕیاسێ بژنی حرس الجمهوري طبعا هوا تلفونامي كر قلتي تا موسيقى رقيب هيا قلتي بوتشي قلتي دي زيارتك كاك مسعودي بتن دي اولان بيش وازياوي كاك طبعا وقتها بسيارك او صادقا او بيجن نوطات وهات هيا بالشكل يعني وي رنجي توزيعي يعني كنت تجي دانجبن تجي آلة بجاء طبعا تيبة لشكرينا نجدنجي كدوا وسياب بيكتتن وإنما بتجي دانجو هاريك شكلك اللي دتن وقت الهمي دنيا لدن او توزيعك تايبت بيدفتن كوبشين وي بيشوي هارموني كونترابوينت لبدن او شيء طبعا مقوتوا مقود كان جي قلت والله بشتي دروجك اوصى يعني قالك بلازبو مقود ازبش ميلوديا بو فريكن بس مادام هوصايا هكا بزيت رقود بو هذا شيء كارك دي بواكم اكثرا طبعا تو وقتي دا چنكو پیش مرگاشين كارجي كاكا كوي هنگ پشتواني كربو مقود شتاكي هوصاي هاي از بلا كار بكم هم هشنوكا اما براستيجي من دست بكر وطبعا پشتواني جيبون چما تشيكسلوفاكيا قال تيبا سيمفونياويري وقال تيبا لشكرياويري بديش يوا من تشيكريجي طبعا خلق فين زانتن شوي سيفيل بجني مدني تتليدان وشوي لشكري هكا بيجن ساروكا كي جدرفا بيتا فيري ان ساروكي ما بتشتا جدرفا اكسران طبعا او نوتاجينو كابو همي دنياية فريكرين كو اكسران نوتوا حاضرن هكا ساروك تشوري عيني روجي دليدان همو بو آلات موسيقى هم السيمفونيجيك السيمفونيجي بو هندية مثلا نكر ورزشت ما بتشنا خارج يعني الفيريا كتشكي بقامتن تراوستن اف شوية بجنا شوية كي انترناشنالي يعني شوية كي عالمي يكم جارة اي رقيب شينا ميلوديا كعادي مهبو كوب آلات اودي لدان نكب آلات السيمفونية يعني تيبا لشكرية عسكري تتلدان مام صادق شاد میوزیک جان زور سپاس کت اورو میوانی بیانی 24 بوی براستی آخف نت تشجع کادیدا بیانی 24 زور سپاس کت گل مدابوی مام احمد زاویتی زور سپاس بوته کته هول دای دکومنتاریا که حساس سر دکتری چکی جه شانازی دست خوش بوته زور سپاس کت میوانی ما بوی بله بینران اوایگش برگا بابتن اوروین بیانی 24 بون هیوی دارم جی رازامندی هم لایکی بین به ارینی بهزرم به تندرستی بجین حتی صبای خودت گل هوا بیتن خواتان لقلبه کابینەی نۆ لە ساڵی 2024 چی کرد؟ سەرەڕای ئاستەنگا سیاسی و داراییەکان کابینەی نۆ لە ئەنجامدانی پرۆژەی استراتیژی و خزمەتکردنی هاوڵاتیان نەوەستا لە ساڵی ڕابردوو لە کەرتی ڕێگاوبان چەندین پرۆژەی گرنگ بەردی بناغیان بۆ دانرا کە گرنگترینیان بریتین لە دووسایدی هەولێر کۆیە دووسایدی بەعەدرێ ئیتوت ڕێگا و پردی هەڵەبجە تووەقوت قلیجە و دووسایدی بەردەڕەش خەبات هەروەها هەریەک لە ڕێگاکانی دووسایدی خەلیفا سپیلک پردەکانی دەربەندی ڕانیە و ئاوەخێری بە ڕووی شۆفێران کرانەوە لە ڕووی پاراستنی ئاسایشی خۆراک چەندین پرۆژەی گرنگ ئەنجامدران کە بریتین لە دروستکردنی ئالوەی ئاکرێ سایلۆکانی هەڵەبجە و قوشتەپە و دانانی کارگەیەک بۆ بە بازاڕکردنی گەنمی جووتیارانی زاخۆ لە بواری پاراستنی ئاسایشی ئاو هەریەک لە بەنداوەکانی چەمرگا گۆمەسپان و بەستۆڕا کرانەوە کە زیاتر لە 120 میلیۆن مەتر سێجا ئاو گڵ دەدەنەوە و بەردی بناغەی بەنداوی دوی نیشدانرا کە توانای گڵدانەوەی 100 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە جگە لەمانە هەردوو پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر و پرۆژەی ئاوی قوشتەپە کێشەی ئاو لە هەولێر بۆ دەیان ساڵ چارەسەر دەکەن هەروەها لە ساڵی 2024 بەردی بناغەی گەورەترین نەخۆشخانەی چارەسەری شێرپەنجە دانراو چەندین کارگەی گرنگی پیشەسازی کرانەوە کە ڕۆڵیان لە پێشخستنی کەرتی پیشەسازی دەبێت زانکۆی بەریتانی نێودەوڵەتی و دەیان قوتابخانەی نوێ لە ساڵی ڕابردوو کرانەوە جگە لەمانە خەونی کارەبای 24 کاتژمێری لەلایەن کابینەی نۆ دەکرێتە ڕاستی و لە ساڵی ڕابردوو بەڕاگەیاندنی پرۆژەی ڕووناچی
هەنگاوەکانی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری دەستی پێکردوو. تاوەکو کۆتایی ساڵی 2026 کارەبای سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دەبێتە 24 کاتژمێری. فەرمانگەی میدیا و زانیاری. جیاواز لە هەموو بەرنامەکانی دیکە هاتوو باسی پرۆژەیەکی تاقانە دەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. ئەو شوێنێک کە ڕاوەستایندا ڕوحی ئیشەکەیەک دەستخۆشی لە کۆمپانیا جێبەجەکاری دەکەین کە هەلی کارێکی زۆر باشی ڕەخساندووە بۆ گەنجەکانمان. تواناکەی لە سەعاتێک 20,000 مکعبی تەسپێ دەکاتن. پرۆژەی فریاگوزاری گەیاندنی خێرای ئاو بۆ شاری هەولێر پرۆژەیەکە جگە لەوەی پرۆژێکی استراتیژی بۆ شاری هەولێر دەبێتە گەورەترین پرۆژەش لە هەرێمی کوردستان. بەداخەوە زۆرینە گەنجەکانی ئێمە تووشی زۆرێک لە ڕۆژبوونی بوونە بە تەسیراتی دەوروبەر. پێم وا بێتن ئەوەی کە ئەڵێن گەنجی مەتەمبەڵە وە نییە. گەنج ئەگەر پەرەی بەخۆیدا خۆی پڕچە کرد ینی پێویستی بەوەی نییە کە بچیتن لە دەرکەی کەسێکی بدا بڵێ داوای کار ئەەکەم. ئەگەر لە ماڵێ تەمینی مادیاتت کرا گەنجەکە حەزی بۆ کارکردن نامێنێت. تۆ ئەگەر بڕیار بدەیت کەمێک سەرکەوتوی کەمێک سەرکەوتو دەبێت و ئەگەر بڕیار بدەیت زۆر سەرکەوتوی زۆر سەرکەوتو دەبێت. ئەبینم ئەگەر کەسەکە لە هەموو ڕووی ژیانیەوە ئابوووریەکەی باشبی هەستەکە پێویستی بەکارکردن نییە. بە پێویستی خۆت سوۆسیال میدیا و بەکاردێنی ئەم یەک بەخۆم ئینستاگرامم هەر نییە هەر بەکاری ناینم هیچ کە سوودی لە بۆ من نەبێ من بەکاری ناینم. ئەمن هەمیشە ئەڵێم دەرفەتی دروست ئەکا لای گەنجیمەوەی ئەگەر لە یەکەم ئەزمموی کار بە 200,000 ئیش بکەی عیبەیە. کاری خۆبەخشی یەکەمین دەرفەتە تۆ لە دوای دەرچوونت بتوانانی خۆتی پێ بەرەوە پێشەوە بیت. کەرتی تایبەت کەرتێکی تەندروست نییە بەداخۆ تێکەڵ بە کۆمەڵێک بابەتی دیکە دەکرێت لەوانە بۆ نمونە بابەتی کۆمەڵایەتی خزمێنە هەیە. بخير هاتن بو قوتابخانه امریکیانی في دولتي جرگه دهوکێدا. قوتابخانه امریکیانی في دولتي دهوک کار سرپرورده داهێنەرانە ئەپڕەیە تەکنۆلۆژیا و هونەرین دیتنی و فێربوونا دەستیت کرد. بنەمایەنمە بەرەف پێشڤەچوون و ئێکڕێزیێنە. ڕێخستنامە هەوڵ دەدەت پەیوەندیان زانستی و ڕەوشتی و کەلتوری بەرەف پێش ببەت و هەروەسا هوشیاریە ژینگەهپارێزیە و چاندنە هەستانەتەوەییە و هەستکردنا ناسنامەیە کوردەواریە گەشە بکەت. ئەم وەک قوتابخانەیە ئەمریکیانی في دەولەتی دهوک گەلێک گرنگی فێرخواز و سەرکردەیان درێژخایەن